لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵی یەکەم لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری هەولێر میوانداری سیروانی نوێ کرد. لە گەڵفی کەی دەستپێکی یاریەکەوتنیا دوای تێپەڕبوونی 13 چرکە بەهادیم بەکرد سیروانی نوێی بە گۆڵێک پێشخست. دوای دوو خولێک جارێکی تر سیروانی نوێ تۆڕی گۆڵی هەولێری هەژاندەوە لە ڕێگای ئاکار عەبدولحەمید گۆڵی دووەمیشیان زیاد کرد. دوای ئەوە یاریزانانی هەولێر تا ڕادەیەک هاتنەوە نێوکەشی یاریەکە و ناوە بەناوە خۆیان دەگەیاندە سەر گۆڵی سیروانی نوێ لە خولەکی حەفدا یوسف سەعیدی نابژوان یاریەکە لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد، بەڵام هۆگر حوسێن نەیتوانی گۆڵی پێتۆمار بکات. دوای ئەمە هەردوو تیپ هەوڵێکی زۆریان بۆ گۆڕینی ئەنجامی یاریەکەدا، بەڵام سەرکەوتوو نەبوون. نیوەی یەکەم با پێشکەوتنی یانەی سیروانی نوێی میوان با دوو گۆڵی بێ بەرامبەر تەواو بوو. لا نیوەی دووەم ئەحمەد مناجدی ڕاهێنەری هەولێر دوو گۆڕانکاری ئەنجامدا. یەکێک لەم گۆڕانکاریانەش بەشداری پێکردنی یاریزان محەممەد هاوار بوو. ئەم یاریزانەش توانی لە خولەکی چرونۆ گۆڵی یەکەم بۆ یانەی هەولێر تۆمار بکات. خۆشی یاریزانانی هەولێر زۆری نەخایاند و 4 خولەک دواتر پێیام ئەحمەد گۆڵی سێمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. یاریزانانی هەولێر هەموو هەوڵی خۆیان خستەگەڕ بۆ کەمکردنەوەی جیاوازی گۆڵەکان، بەڵام سەرکەوتوو نەبوون و دوجار نابژوان فیکەی کۆتایی یاریەکەی بە سەرکەوتنی یانەی سیروانی نوێ بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لێدا. بەڕاستی ینی دو یاریە بەداخەوە سەرتا گۆڵمان لێ دەکرد، ینی لە دەدەقەی یەکەم ئەم یاریش دو گۆڵمان لێکرا. ینی بڵێم ئاستێکی زۆر باشمان پێش کرد، چەند فرسەمان لە دەستدا، پەنارتێکمان لە دەستدا، ینی بەگشتی یارێکی زۆر باشمان کرد، بەڵام نەتیجە لە ساڵە ئێمەنە چەندین گۆڵمان لە دەستدا. بەداخەوە دەبێت یاریەکەین داهاتوو ئەو کێشانە چارسەر کە لە سەرتا گۆڵمان نەکرێت، چکە دیارە لە سەرتای دەدەقەی ئەوەی دو گۆڵمان 3 گۆڵمان لێ دەکرێت. بەداخەوە بسم الله الرحمن الرحیم، سپاس بۆ خواتوانیمان ئەمڕۆ لە سەرەتای یاریەکە بڕین ناو جێوی یاریەکە و گۆڵتۆمارکەین و توانیمان سێ خاڵی یاریەکە بەدەستبین. ئەوەی بۆی هاتبین ئەو ڕێگە دوورەمان بۆ بڕی بردنەوە بوو. سپاس بۆ خوا سێ خاڵەکەمان بەدەستێنا و بردنەوەمان پێشکەشی یانەکەمان کرد. ئێمە چاومان لەوەیە سەرکەوین بۆ قۆناغیدەوە و ئەگەر سەریشکەوینە بێ یاریەکان لە دەرەوە یاریگای خۆمان ناو یاری خوگای خۆمانە بە هەمان ئاست بە هەمان ئازیاریکەین بۆی سەرکەوتن بەدەستبێنی. سپاس بۆ خوا سەرکەوتمان بەدەستێنا ئینشەڵا بتوانین یاریەکانی تر بەم ئاستە بەردەوامی. یانەی سیروانی نوێ دوای ئەوەی لە یاری یەکەم لەگەڵ چەمچەماڵ یەکسان بوو. یەکەم سەرکەوتنی لە وەرزی نوێی خولەکە دەستەبەر کرد و کۆی خاڵەکانی کردە 4 خاڵ. هەولێریش بە 2 خاڵ لە کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەدایە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.